تا شەیتان عادەتی زۆر یعنی تەجروبەی هەیە لە خەڵک فریودانە خوا پەنامان بایەخۆخر بۆیە کە ئێمە هەموو جای بڵێن ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم پەنا بەخوا ئەگرم لە فێڵ و تەڵەکەی شەیتان چونکە شەیتان فێڵ و تەڵەکەی لێ نابڕێ ئەگەر زانی لەم بارا بۆی نالوێ لەگەڵ تویان لە باری کەیا وگرێ ئەگەر زانی بەو بارا بۆی نالوێ لە لایەکی کەو بۆی دێ بە تایبەتی بۆ گەنج ڕۆ کاتە مزگەوت دەچێتە بنگڵشی ڕۆڵە دانیشە تو ڕەفیقەکانت سبەینێ گاڵتە و پێکەن سبەینێ جەژنەوان هەموو چن بۆ نادیشەوە خۆنە تو دیرە چی مزگەوتە دەستی داوش بە قسەی ناکە گەنجەکە دێتە مزگەوت لەم لاوە پێڵێ ڕۆڵە سبەینێ تۆ پێنج فەرزە هەسی معقولە بەیانیان تو لە خۆ خەبەری نابێت تو نوێژی بەیانی وەربۆ ناکرێ مەیکە کاکە با کاتی کە بێ تۆشتا مناڵی دوێنی با پیر ببی دوای تۆ بێ بکە بگەڕێت تۆ ژۆ کۆ خەڵکە لەوەشا گەنجە بە قسەی ناکە لەم لاوە پێڵێ ئەخ سبەینێ تۆ ڕەفیقەکانی هەمووەسن لە بەردەمی مەکتەبی کچانە خەریکی دڵارین تۆ مەگەر نەیکەی یان نوێژەکە نابێم کە یاوە خۆخور مژ نابێ ئەبێ یەکیان بی لەم لاوە ڕەفیقەکانی مزگەوتی گاڵتە و پێکەن ئەگەر بچی وا بکەی ئەگەر بێتە مزگەوتەکەش لەم لاوە ڕەفیقەکانی کە گاڵتە و پێکەن کامیان هەڵەبژێری هەر مزگەوتەکەی هەڵبژار لەوەشە شەیتان هەر فاینە بوو فری بە هەزار شێوە دێت تەنانەت زاناکانە فەرموون یەکێک کە تۆ باکا و دەستەکا بە نوێشکردن و بە ڕۆژوگرتن شەیتان تا چ شەوێتە بن کلیشێڵێ کاکت خوا ئەمە چییە چاران چەند خۆش بوو بێ ئەرک پاڵە لیا بووە ئێشتا تۆ مناڵی دوێنی نوێژی چی زەلا نوێ عەمری ١٠ ساڵ تا ئێستا فەرزی ئێسەری نەکرێ بە فەرزی خوایە قابلە خوا تۆ بخاتە جار قابلە خوا ئەم هەموو خەڵکە بخاتە جەهەنەمەوە دوایی لە خوای گەورە لە شوێنێکەوە نەسیحەتێت کەرێکی بۆ ئەنێرێت کە تێی ئەگەێنێ خوا پەناما بە ڕۆژی قیامەت خوا جەهەنەم پڕەکا و ئەشی شێلێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ خوای گەورە جەهەنەمە شێلێ قاچی ئەخاتە سەر جەهەنەم تاڵە قط حتى ئابەم لەفزە هێناوێتی ئەڵە تقتقی پێ ئەخات یەک بەسەرێکە ئەیترنجێنێ لە ناو جەهەنەما اینجا پێڵە جەهەنەم پڕ بوویت يوم نقول لجهنم هل امتلأت وتقول هل من مزيد ئەوژەڵێ بۆ خوای کەماوەتی کەی تا ئەو ڕایە بەڵام فەرموێ بەهەشت کە خەڵکەکەی هەموو چوونە ناویەوە هێشتا بەشی زۆری بەهەشت بە بەتاڵیە بێنێتەوە سوبحانەڵڵا خوا خەڵکانێکی کەی بۆ دروستەکە بۆی بەهەشتیش پڕ ببێ ئێنا خەڵکی دنیاوەگە باش نی هەمووی پڕکەنەوە ئەرە وەڵڵا خوا بێمنەتە خزمایەتی لەگەڵ کەسانیە برادەرایەتی لەگەڵ کەسانیە ئەرە وەڵڵا هەر هەمووان بخاتە جەهەنەم و ئینجا بە پولێکی ئێزانێت بە حسابی هیچی بۆ ناکە ئەوەی ڕاست نەبوو بێ لەگەڵ خوا خوای نەناسی بێ کافرێک خوا فێی خوا چای بە باش ناکە وەڵا کە خوا باشی دروست کردی باش قسە بکە یەکەم داواکاریە وتی خوایە کافرم تێنێت وتی وعدت دێمێ ناڵم کافرت تێ بێ ئەم گەنجەشکون ئەم معلوماتی پێ لەناو مزگەوتا فێرە بێ دەڵێ نا مەلعون مەقسەد ناکەم تا چل دانە ڕۆژ بۆ نوێژی بەیانی بۆ دەستنوێژەوە سەرمایە کورە بەم سەرمایە و دەستنوێژ ئەو ئاوە ساردا دەدانیشە ئەچرپێنێ بەگوێیە هەر سوبحانەڵڵا وەکو چۆن زەلامی قسە بکە ئاوە هەستەکە بەگوێ ئەچرپێنێ لەژێر بەتانی گەرمەوەی کورە بۆ کوێ هەڵەسی دەباشە بە ئەم نوێژە فەوتێ دوایی بیگێڕەرەوە پەلە چییە لەگەڵ نوێژەکانی کەیە ئەمڕۆ لەشە پیسەیسە بەم ئاوە ساردە خۆ دەشۆی تەحمولکە دوایی سمێنێکە هێجگاری چوویتە حەمام نوێژەکانی ئەمڕۆ بگێڕەرەوە ئەم فێڵ و چرپانە بەگوێ ئەچرپێنێ ئەچرپێ ئەمە بەگوێ هەمومان ئاچرپێنێ کەس نییە ئەمە بەگوێیان نەچرپا بێ بۆیە بۆتان باس دەکەم ئەگەر هاتوو هەتا چل شەو هەتا دوو مانگ هەر خۆی گر شەیتان نەیتوانی فری بە سبحانەڵڵا فێڵەکەی لەگەڵا عەکس دەکاتەوە یە پێڵێ نەکبەت تۆ چەند ساڵە نوێژت نەکردووە تۆ بێ ئەو نوێژانەی کە هەموو زانی تا چەند قەرزاری وەرە نوێژەکانی کە بگێڕەرەوە یەکەم ساڵێتی کوڕەت دەست کردووە بە ڕۆژوگرتن خواخۆمانە بتوانێت بیگرێ فەرزەکە بەڕێبکە کەچی لەیساوە خەمی شەشەڵانێتی لەیساوە خەمی نۆمینەی حاجانێتی لەیساوە خەمی عاشورا و عارفەیەتی لەیساوە خەمی نازامچێتی ئەمە شەیتانە چ پێ بەگوێ ئەسیرەکانی شەڕی عێراق و ئێران تیا بوو 16 ساڵ 17 ساڵ 18 ساڵ لە ئەسیریا بوو سوبحانەڵڵا کە ئافواتەکە دراو لێکان یاخو سوڵحیان پێکرا و ئەسیرەکان بەرەڵاکران لە بیرما زۆری ئەسیرەکان کە 16 ساڵ و 17 ساڵیان پێچوو کە هاتنەوە هەفتەی یەکەم لە ماڵەوە مردن چەند ئەسیر ئاوا مرد سەبەب چی بوو 17 ساڵ بوو لێ هەر نانەڕق و سەمونە ڕقی کەڕواویان نابووە لە خۆشیان لە ماڵەوەتەوە حەیوانیان بۆ سەرە بڕی و دەعوەت و ئەمانە مەعیدەی فێریەوە نەبوو بەجارێ دووجار سوبحانەڵڵا ئیکوشت چەند کەس ئاوا مرد ئەم گەنجەش ئاوایە سوبحانەڵڵا چونکە چەند ساڵە عیبادەتی نەکردو و نوێژ و ڕۆژی نەکردو کە هاتۆتە ناوە شەیتان کە نەیتوانی پەشیمانی کاتەوە ئەوێ ئەمەگە بکات بە قورگیا تا ئینتەلای پێ بکات بیکوژێ
پێڵێ کاکە فونەتەکان فێر بەوەشتا فەرزەکان فێر نەبووە خلیفا فێربوونی ئەوێ ئەمە بەجارێ قود نادرێ ئەبێ هەنگاو بۆی بچیتە پێشەوە گەنجە تازە هاتوتە ناو دینەوە پەلی مەگرە دنیای لێ بێری تۆیەک کاکە تۆ ئەوەت هەیە ئەبێت تۆ ئەو کەیکی لەولاوەڵەوە حرامە ئەها ئەڵقەکەی پەنجەت ئەها جلەکەی بەرێ ئەها پانتۆڵەکە درێژە ئەها قژێ ئەها جگەرەکەی دەمێ کاکە پەلەی لێ مەکەن با کابرا بەجارێ نەتوەقی بڵێ ئەم هەموو بە من ناکرێ وەرد لەگەڵ یا بجنە تۆ جارێ خوای کردو هاتۆتە ناو ماڵی خواوە تا دوێنێ بوو لە فینەما و لە نادی بەردەمی مەکتەبی کچان بووە الحەمدولillah ئەمڕۆ ڕێگەی ماڵی خوای دۆزیوەتەوە جارێ وەرە لەگەڵ یا بە هێواش ئەگەر زانی و هەنگاوێکی بڕێ و تیادا مەزراو بوو اینجا وەرە تەماعی هەنگاوێکی تری پێی هەبێ قۆناغ بە قۆناغ بە ئەمە فێربی خواب کە ئەم ساڵ ڕەمەزانی گرت ساڵێکی ئەگەر توانین ڕەمەزانەکە بگرێ اینجا فێری نۆمینێ فێری شەشەڵان و نۆمینی حاجانی بکە الحەمدولillah گەنجەکانمان ئاوا ڕویان کردوتە ماڵی خوا